لە پلانی نووسینەوەی ڕەشنووسی دەستورەوە بۆ سووڕی مدبوون. پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە بۆ ئەوەی یاسای زیاتر دەربکات کەچی ئێستا ناتوانێت کۆبوونەوەش بکات. هەرچەندە سەرۆکی هەرێم ڕۆژی 1 تشرینی 2022 وەک ڕۆژی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کرد، بەڵام بەهۆی ناکۆکی هێزە سیاسیەکان لەبارەی هەڵبژاردن و کاران نەکردنەوەی کۆمسیۆن هەڵبژاردن لە وادەی خۆیدا نەکرا و بەڕێککەوتنی هەرسێ هێزی دەسەڵات و بەدەنگی 80 پەرلەمانتار پەرلەمان تەمەنی خۆی بۆ کۆتایی ئەمساڵ درێژ کردەوە. پێشنیازە یاساکە بەکۆی دەنگی 80 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەپێی ڕێککەوتنی لایەنەکان و هاوکات ئەو پێشنیازە یاسایی کە تەمەنی پەرلەمانی پێ درێژ کرایەوە پێویستە لە ماوەی درێژکراوەی تەمەنیدا پەرلەمان چەند پرۆژە یاسایەک تێپەڕێنێت و هەڵبژاردننی خولی شەشەمیش بکرێت، چونکە لە بنەڕەتەوە هێزە سیاسیەکان وایان نیشان دەدا کە دەیانەوێت ژمارەیەک یاسایی نوێی گرنگ و پەیوەست بە ژیانی خەڵک تێپەڕێنن کە بەو هۆیەوە تەمەنی پەرلەمانیان درێژ کردووەتەوە. لەوەش گرنگتر باسییان لە ئامادەکردن و تێپەڕاندنی ڕەشنووسی دەستور دەکرد کەچی لەو ڕۆژەوەی کە تەمەنیان بۆ درێژ کردەوە تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان تەنیا 4 جار کۆبووەتەوە و کۆبوونەوەکانیشی هیچیان لە دۆخ و گوزەرانی خراپی خەڵک نەگۆڕیوە و هیچ پەیوەندیەکیشیان بەو بابەتانەوە نەبووە کە پێشتر باز دەکران. تەنانەت ئێستا ناتوانن کۆبوونەوەش بکەن. پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان خراپتر بووە و هیچ هەنگاوێکی کردداری بۆ ئاسایی بوونەوەی بارودۆخەکە نابینرێت. هەموو ئاماژەکانیش بۆ ئەوەن بەم زوانە پەرلەمان کۆ نەبێتەوە. بەو شێوەیەش ئەوەی تەمەنی پەرلەمانی بۆ درێژ کرایەوە نەک نەتوانرا ئەنجام بدرێت، بەڵکو خراپتر بووە و تا دێت تەمەنە درێژکراوەکەشی بەرەو کۆتایی دەڕوات. تەنانەت ئەو گۆڕانکاریانەی کە بڕیار بوو لە پەرلەمان و وەزارەتەکان لەلایەن پارتی بێکێتیەوە بکرێت و ژمارەیەک پلەی ئیداری و پۆستی باڵا بگۆڕدرێن بە کەسانی تر بەهۆی ململانیەکانی نێوان ئەو دوو حیزبەوە پەرلەمان نەیتوانیوە لەسەریان کۆ ببێتەوە و بڕیاریان لەسەر بدرێت کە بەشێکیان پەیوەندیدارە بە پۆستی سەرۆک فراکسیۆنێکی پەرلەمان و هاوکات جێگری سەرۆکی پەرلەمانەوە. پەرلەمانی کوردستان ئەوەندە بەلاوازی ئەم تەمەنە درێژکراوەی بەسەر دەبات لە بەساڵاتچوویەکی ناساغ و نەخۆش دەچێت کە بە دیار وەرگرتنی چارەسەرەکانیەوە کۆتا ڕۆژەکانی تەمەنی خۆی دەژمێرێت.